ئێستا چی بکەین گەورم؟ ئێستا ئەو بێسوودە بەڕێ دەکەین تەفۆ. دەڕۆم و بۆ خۆم لەو یاریە دەسمە دەرەوە. بە یەکجاری؟ یەکجاری؟ تۆ دەزانی خۆشترین شتی سەربەستی چێتە فۆ؟ کاتێک کە لێ دەپرسن خەریکی چی تۆش بڵێ کە بە دوای ئەزەلی جەنگیز کێ بوو هات؟ عەلی شتێکم پێدا و بۆمی هێنایەوە. ئەیشان ماکە جەنگیز خۆی هیچ ناکەم. ئەمە خوێنە؟ هیچ نییە تازە دەستی خۆم بڕی چ نییە ئێستا دەوەستێت. ئادێستێریکەم؟ دەواز بینێتەوە ببوورە نەمدوی ساوە هاوارکەم. هەرچۆنێک بێ تازە کردت. ئەیشان بەیانی باش هاو باش بەوەرە کۆمپێرانە گیرە وتم بازوو مشتەکەت دەمێ. هەر تۆم هەیە ئەزەل دەی چکایە کەواڵی خۆشم بدەرێ. خەریکە زووتر دەگەین بە خەونەکانمان زووتر لە کاتی خۆی مۆڵەتی دروستکردن و تێلەکەم وەرگرت. چەند زووتر؟ بەیانی تۆ خۆت ئەمە دەکردبووی ئێوارە 50 میلیۆن تەمینات بێنە تا بەیانی تەواوی کەم. شازەوانیە شازە خوشکە؟ بەیانی باش من ئێستا دەردەچم بۆ کار؟ ئەزەلیش دێ؟ نا ئەزەل نایە یعنی لەگەڵ جەنگیز بێکۆ کارمان هەیە. منیش دەمەوێت داوایکە لێ بکەم گەر بە ئەزەل بڵێ ئێستا لەگەڵ بەهار چۆنی و بە تەمایەت چینەوە ئەو لەو قسانە. وەزەحتان باش نییە؟ لە دوێنێ پەیوەندی نەکردووە من شتێکم پێ کردووە شتێکم تۆوە کە ئێستا تووشی دڵە ڕاوکەی کردوم. ئێوە باش لە یەکتری دەگەن دەتوانێت بۆ میڕۆن کێوە یانی گەر بتوانی بزانی هەڵوێستی ئەو چۆنە بەرامبەرم. باشە هەوڵدەم با ببینم. نا بۆستە پەشیمان بوومەوە هیچی پێمەڵە لەوانەیە ئەیب بێ گەر پەیوەندی کرد ئەو کاتە گەر پەیوەندیشی نەکرد پەیوەندی دەکاوانێ خوشکە دەیکە خشکە جانەکەم خاد لەگەڵ بێ کاتێکی خۆش. دەست پێ بکەین ئێستا ڕسیدی پارەمان چەندە؟ بە هەموو لێکدانەوەکانمان کۆی گشتی دەکاتە 25 میلیۆن ئەیشن خان. ئەمانە چەند پارەیان هەیە ئەزەل؟ بە هەموو تۆمارەکانەوە 4 میلیۆن و شتێک. زۆرە وانێ؟ کەمە؟ ئەی موڵکەکان لە لێڤەندێک بینە لە جیهانگیر دوودانە لە بەندوزگایەک کۆگە لە قۆبرس بینایەک لە نیستەش دانایەک و لە سەپانتایەک چاڵگا. ئەویش باشە بۆ باش نییە؟ فرۆشراوە ئەیشە ناگای لی نییە هەموو بنهێنی فرۆشراوە. ئاها جەنگیز دەمێکە نەچوومە بۆ کێڵگەکەمان بەڵکو ئەم هەفتەیە لەگەڵ جان بچین. جارێ ئەوە خەریکە ئەوەدانی دەکەمەوە چاکسازی تێدەکرێت هێشتا تەوانە بۆ وانە؟ هێشتا بەردەوامە. کۆی هەمووی دەکاتە چەند؟ 15 میلیۆن دلار. باشە چیان لەو پارەیە کردو؟ خۆش ڕابواردن تۆمبێلی جوان دانەوەی قەرزەکانیان. ئەو پارەیە لای من وایە نەمدەهێشوا بڕوات دەڕۆیشت؟ ئەگەر جەنگی سەرفیکە ئاوا دەڕوا. تەواو دەتوانین ئەمڕۆ هەندێک قەرز زۆر بگرین؟ دەتوانم پێت بڵێم بەڵێ هەموو شتێک بە گوێرەی حساب تەواوە.
دەکرێت ئەمەشمان بۆ ئیمزا بکەی وەکالەت نامەیەکە تا هەموو جارە ماندوود نەکە. ئەمەشیان هەروە جەنگیز بۆ ئەو جارە ژیاری بە خەونەکانم ناکەی وانە؟ کەمێ متمانەم پێ بکە. داهاتوو خێزانەکەمان لەوەیە جەنگیز لەسەر ئەمەیە. کاتێکی خۆش. خوات لەگەڵ. چەندمان هەیە؟ 10 ملیۆن زیاتر نابێ. پەیوەندی بە بانکەکانەوە دەکەن بەڵکو یارمەتیمان بدەن. چەند ساعتم ماوە؟ ئێمەدەم نیەنە چۆن دەتوان لە ماوەی 5 کاتژمێر و پارەی پێیاکەن؟ ئاگادار بە چیت پێ دەڵێمەوە خۆم کەمێک یارمەتیان دەدەم. ماوە ئاوی حەوزەکە بگۆڕە ها. جەنگیزم لەگەڵ ژنێک بینی پورێک. جەنگیز وەک شێت خۆشی دەویستم. ئەو جەنگیزەی جگەی لە من چاوەکانی کەسی تری نەدەدی. خیانەتی لێکردم. کچم باشە هیچی نەوەیت؟ نکۆڵی لێکرد؟ نازانێت کە زانیومە. چۆن پێی بڵم کە لە کاتێکدا ناتوانم پێی بڵم لەو ماڵە بڕۆ دەرەوە. ئەگەر منیش بڕۆم ئەو لە دوام نابێتەوە. دواتر جان کێشەیە. ئەو باوکی دەناسێت چۆن لێکیان جوداکەمەوە. وتم با بەهێز بم. وتم دەتوانم بەڵام ئەوەندە لە خۆ بایی بوو منی تێکدا. شتێکی زۆر خراپی کرد پورێ. ئەوەندە خراپ بوو گیانی خۆشەویستانمی ئازاردا. ناتوانم سەیری ڕۆژی بکەم. باشە تەواو بێ زەحمەت هەڵم ستێنەوە بەرزم کەوە بەرز تا قسەیەک بکەم. پاڵتەوە ئێستا تۆ زۆر سەرکەوتووی وا تازە ئوتێلێکی زەبەلاح دروست دەکەیت خەریکە خەونەکەی خۆت دەکەیتە ڕاستی ئەگەر بێت و سەیر ڕابردوت نەکەی خەونەکەت بە تەواوەتی دەستەبەر دەکەی بە باشترین شێوە ئوتێلەکە بنیاد دەنەی جەنگیزیش دەهێنیەوە سەر خۆی بەڵام سەرڕای هەموو ئەمانە ئێستاش کە بیر لە چاند دەکەیتەوە بە شێوەیەک لەبەر کوڕەکەت لە ژیاندا تەنیا بۆ یەک جارێک پرسیارێک لە خۆت دەکەیت من چیم دەوێ بۆ یەک جار پەیمان بێ ئەوە لە بیر مەکە ئەیشان دو ئامۆژگاریمە بۆ تۆ دایک دەژی تاوەکو من هەڵەکانی بژێنێ ئازال وام زانی پەیوەندی ناکەی وام زانی ڕۆیشتی جەت هێشتم بەڵام تۆ جێم نایەڵی چونکە تە قارەمانی منی بەهار من بۆ ئەو شتە نهاتوومەتە ئێرە بۆچی هاتووی؟ هاتووی تاوکتکام لێ بکەی؟ چارەسەری وەرگرم نەخێر کەوا تا بڵێ لێم جودا بەوە وانییە؟ نەخێر بەهار تۆ شتێکت پێ باش بوو شتێکە خۆشەویستانت پێیان خۆش نییە من نامە بدبینم بمری بەهار بەڵام ڕێزم بۆ ڕایەکە شت هەیە ڕێزت بۆی هەیە جانە کەوای بۆچی بۆ ئێرە بانگت کردوم بۆچی ڕێزەکەت لە تەلەفۆن پێڕانە گەیاندم بۆ ئەوەی ڕوبەڕوو پێت بڵێم دەزانی تو چیت دەوێ دەتەوێت یاری بە مرۆڤەکان بکەی یەکەم جار خۆ زۆر بە گەورە پێشان دەدەی دواتر لە ناکاو بۆ دواو دەکچێەوە تۆ بەردەوام و شتە دەکەی دەزانی ئەزەل بۆچی چونکە تۆ شتێکی مەحاڵ لە من داوا دەکەی بەهار دەمەوێت بیکەم بەڵام ناتوانم کەوایە بۆچی دەستت خستە ناو دەستم
بۆچی هاتی بۆلام؟ چونکە بەهار تۆ نەهێڵی ئێمە ئەو شەڕە بینەوە، چونکە بەرگەی کۆتاییەکەی ناگرم. کەوایە بۆچی وتت بۆ خاتری من بژی؟ مادام ئەمە دەزانی بۆچی یەکەم جار هاتی ناو ژیانم و لە دەرگای دڵمتدا؟ بەهار من پەیمانە چۆمە تۆ داوە؟ من پەیمانی لەو شێوەم دا بە تۆ بەهار. بەڵێ پێدام، ئەو ڕۆژە لێرە دەستی منت گر پەیمانت پێدام. بەو دەستە گەورە دەستەکانمت گرت و پەیمانی پەڕاندنەوەت بۆ ئەو لا پێدام. پەیمانت دامێ هەر شتێکم لێ بەسەر بێ یەکسەر لە لامبی و دڵم خۆشکەی. ئەوەش پەیمان ئەزەل، ئەوە پەیمان نییە؟ بەهار نا، تۆ دەستی مرۆڤ دەگری جاتر چاوەکو هێزت هەیە فڕێ دەدێ ولاوە. خۆزگە قەت نەمناسی بای، خۆزگە قەت ڕوبەڕوو نەبوویتایەوە. هەرگیز پەیوەندیم پێوە نەکەی، تێگەیشتی؟ گریانی تیمساحم ناوێ، چیرۆکی ترۆم بۆ مەجێڕەوە، هەرگیز نەگەڕێیتەوە، ئیتر تەواو. ئەزەل با بڕۆین. سەیری چی دەکەی کامل؟ دەڵێ منت نەبینیوە؟ ئەمە تۆ نیت ئەزەل. خۆت ڕابێنە کامل، لەمە دو ئەوە منم. ئیتر کە دڵم تۆ لە تەنها سار و سڕی نییە، پێویستی بە تەنیاییش هەیە. یانی لەسەر و سفرێ عومەریش لێ نییە؟ هەرگیز ئەوە نابێت کامل. خۆشەویستی عومەر، وتەکانی عومەر، بەزەیی عومەر، ئەو شتانەی حەزی لێ بوو، ئەمانە پێکەوە نابن. من بۆ چاکردن ئەو ڕێگایم نەگرتووە، هەروەها هەموو ئازارەشم بەراز نەچەشووە. بۆ تۆڵەسانەوە ڕێگات گرتووە، بەڵام لەوانەیە ئامان سەرشت لەدەستدا بێ. بۆ خاتری خوا دەڵێ چی کامل؟ سەیرما بکە، ژیانی شەرمینت گۆڕی، هیتە فۆش. ئەی من پێش ئەوەی تۆ بمدۆزیتەوە من چێ بووم؟ بەڕەلایەک تۆ ژیانی منیشت ڕزگار کرد. ئەوانەش بۆ خاتری تۆڵە بوو. ئێستاش بەهار، سیرکە سیرکە. لەوانەیە مەبەستی سەرشی عومەر وێڕای ئەو هەموو ئازارەی کێشای تۆڵەکردنەوە نەبوو بێ، ژیان ڕزگارکردن بووە. دەی لێ خوڕە کامیل بڕۆ. خەوێکی خۆشت کرد؟ خەونت بینی؟ بینیم، خەونێکی خۆش. ئەوە تۆ دەگری؟ چی بووە ئەزەلە؟ نابێ خوشکە. بۆچی؟ چی بووە؟ تەواو، بەڵام تەواو ئیتر بۆ ناگریم. خۆمنیش بە تەنیا نیم، گەڕێکیش نەکەوێ خۆ بێ کەس نیم. سەرڕایەوەی بێتاقەت بووم، بەڵام تەواو. وەرە بزانم تێم بگەێنە. شتێک نییە چێت بگەێنم، خۆشی ناوێ میتر. من بەو شێوەیە نابینە کە من دەبینم، یعنی وەکو پێشتر سەیرم دەکا، هیچ هەستێکی نییە بۆم. سارد بوومەوە. بەهار، ئەم قسانت لەبەر دەمارگیریتە. ئەم قسانت لێ وەرناگیرێت تاو ناتەوێت لێ جابێ و تەواو. دەمەوێ. ناتەوێ، من دەزانم. بۆیە دەبێت دەرفەتێکی تری بدەیتێ. چی بدەمێ؟ هەر نایەتەوە ئیتر. دێتەوە. لەکوێ دەزانی؟ دەزانم و تەواو.
ئەزەل دەیەوێت لەگەڵ تۆ بێ. باش دەزانم. باوەڕم پێ بکە. بۆ بەتەمای چی بووی جوانەکەم؟ بەتەمای بتین و مناڵشمان هەبێ؟ ئەگەڕیتەوە لە ژنەکەت؟ ئای لە دەست ژنان. بۆ من قەت خێزانەکەم جێشتووە تا بگەڕێمەوە لای؟ ئەو هەستەی من بە تۆمدا ئەو قەت بە تۆی داوە؟ ڕاستی بڵێ کاتێ لەگەڵ ئەوی دەتوانی وەک ئەو بی کاتێ لەگەڵ من بووی؟ چۆن یعنی؟ بەهێز دەسەڵاتی هەموو شتێکت هەبێ بێبەزەیی. سیرکە خاڵێکی گرنگت پێکا. نەخێر من بەرامبەر ئەو ئەوەندە بێهێزم وەک مناڵم. کەواتە دووبارە گەڕیتەوە لای من. ژنان وا دەزانن کوڕان تاکەشت کە دەیانوێ هێزە وانە؟ من هەر کاتێ لە ئیشان بەێستر بم بەجێ دەهێڵم. کەوایە من چی بووم بۆ تۆ؟ ژنێکی ئەوەندە گاڵتەجار گەر نەتدەویست خۆشت بێم نەتدەویست قسەم لەگەڵ بکەی. ئەی چی لە من دەوێت جەنگیز؟ چۆن بێڵێم دەمویست کەمێ دوورکەومەوە لە هەموو شتێک. بووم بە باوکێکی باش، بووم بە مێردێکی باش. دەمویست دوورم لە هەر شتێک لە ژیان کە دڵم توند بکە. نەک لەگەڵ بوون لەگەڵ تۆ بم تاک و تەنیا بم. بەڵام تەنیایی تا ماوەیەکە بەڕێزم. مەگری تر تووڕە دەبمە. تەفۆ پەردای خواردنەوە بۆ خانم داوا بکە. وەرە تەنها یەک پەرداخ نێڵی تاوا سەرخۆش بێ دواتریش بە تەکسێک بگەینە ماڵەوە. لەبیر نەچوانێ پێم گوتی. خواردنەوەیەک ملوانکەیەک بۆ یەشان کڕیوە مۆر و گەورە و سوور لە بەردی بە نرخ. ئاها مۆرو پێم جوانترین بەردە. فەرموو ئایشان خان منم نیل. ببوورە نەرناسمەوە. ئەوەی دوێنێ شەو بە کۆکتێلەکە داوەتت کرد لە قومارخانە. هەندە بیرم لە قسەکانی تۆ کردەوە. لە ڕاستیدا شتێکم لە تۆ ئاشکرا کرد، شتێک کە بێگومان لە خواردنەوەکەتدا نەبوو بەڵکو لە ناختدا بوو. گەر بتەوەی خەڵکی تامکەی بێگومان دەبێت لێ بگەڕی خەڵکیش تۆ تام بکەن. ئەو شەوە ئاشکرام کرد لەوانەیە ئەمە بۆ ئێوە سوودی نەبێ. ئاها با لە بیری نەکەم جەنگیز ئێستا دێتەوە ماڵێ دیارەیەکت بۆ دێنێ. لەوانەیە لەبەرەوە بە هەست بە تاوان بکە. ملوانکێکی یاقوتە بێکەوە کڕیمان بەڵام من هەڵم بژاردوو بۆت. زۆر جوان لێت دێ. ملی تۆ لەگەڵ چێژی من بە یەکەوە زۆر گیان دەسووتێنین.
بۆنەی چییە؟ ئۆتێلە نوێیەکەمان پەیمانی خۆم پاراست وەک پیا و گەڕامەوە لات خۆشەویستەکەم. ئێستا تۆ بوویتە چ پیاوێک؟ پیاوێک لێی بترسێ. یعنی ئێستا تۆ بوویتە پیاوی من؟ ئیتر لەمە دوا قسەی تۆ لەو ماڵە دەیخوا. لەمە دووە حاکمی ئەو ماڵە منم. ئیتر لە سەروی هەموو شتێکەوەی بۆ هەموو شتێ ئامادەی؟ بۆ هەموو شتێ ئامادەم. بۆ هەموو شتێ ئامادەم ئەیشان. یعنی بۆ ئەمەش ئامادەی؟ جان کوڕی تۆ نییە؟ باش بۆ ئەمەش ئامادەی؟ جان کوڕی عومەرە. بۆچی ئێستا ئەو شتت پێوتم؟ چونکە ئێستا بوویتە پیاو تا وەک پیاو خراپەکاریەکان قبوڵ بکەی. بۆیە یعنی ئەوەندە نەفرەتم لێ دەکەی ئەیشان؟ گەرموویەکی جان ئازار بدەی ژیانت لە بەندنخانە بەسەر دەبەی. چی بوو؟ هیچ شتێک ناکەی؟ شتێک بکە جەنگیز. ئاوا ڕامەوەستا دەمت بکە وەک پیاو شتێک بڵێ بزانم. چارەی نییە ئەو کەسەی کە خۆشەویستترین کەسە هەر تەنیا دەمێنێتەوە.